ڕۆژ تاکە ئەستێرەی کۆمەڵی خۆرەکەمانە و لە هەموو پارتەکانش گەورەترە چونکە ئەمە ڕۆژمان هەیە لەگەڵ هەسارەکان و ئەو مانگانەی لەوە هەسارەکان هەیە ڕۆژ گەورەترین ئەندامە لە کۆمەڵی خۆی خۆمان گەورەترین ئەندام هیچێکیان لە ڕۆژ گەورەتر نین چونکە ئەستێرەمان هەیە زۆر ئەستێرەی زۆر گەورەتر بە 10 قات 20 قات گەورەتر لە ڕۆژمان هەیە بەس لە کۆمەڵی خۆری خۆمان ڕۆژ گەورەترین ئەندامەکەیە باشە و تاکە ئەستێرەی کە استفادەی لێ دەکەن لە زەوی خۆمان ڕۆژ لە سەتا هەفتا لە سەتا هەفتای هایدرۆجینە باشە لە سەتا 28 هیلیۆمە لە سەتا 2 گازەکانی ترا باشە ئەو شتانەی کە تێیدایە لە ناوی ئەوانە پاشی لە تەمەنێکی دەگۆڕێن هەم هەر ئەوانە نامێنێ تەحویل دەبی لە بۆ مەوادی بکە بەس لەو تەمەنەی ناکە ئێستا ڕۆژەیتی کە تەمەنی شتە کە گەورەتر بوو ئێستا بەپێی تەمەنی خۆرەکەمان تازەوە لە ئیبتیداییە سەفی یەکی ئیبتیدایی بەپێی تەمەنی خۆش تەمەنیشی چەندە؟ 3.4 بلیۆن 4.6 بلیۆن ئێوە جاری زۆر کچکەیە ها ئەزانی ژیانی ئەستێرەکان وەکو مرۆڤ و منداڵێکی ساوا ناتوانی دەست و پێی بجوولێنی تن هێشتا ناتوانی بڕوا دوای منداڵەکە دەست بە گاگۆلەی دەکەوت دوای دەکەوتە سەر پێ و دەڕوا پاشان دەستا ڕەوزا مەکتەب و دوای کلیۆ و پاشان پیر دەبێ و کە مردیش لە دوای خۆی دوو منداڵ ئەوجە هەیە هیچ بەجێ نایە هیچ منداڵێکی نییە دەمرێ و هیچ منداڵ نییە بەس هەیە دەمرێتن پاشە خۆی دوو منداڵ و سێ منداڵ ڕێک ئەستێرەکانی شوان خۆرەکەشمانە پێکە لە ئەستێرە کە مرد تا دوای خۆی منداڵێکی بەجێ ئەو منداڵ لە سەرەتا ساردا هیچ جوڵەیەکی نییە پاشان سەر دەست بە جوڵە دەکات بەهۆی ئەو دەقنەوانەی کە لە ناوی سپێکترە تایپەکەی جی تو چیە ئەزانێ ئەو وەکو چیە وەکو پێی برێ محەممەد ماڵت لە چێیە برێتن ماڵم لە فلان گەڕەکە کۆڵانی ئەوەندە ژمارەی ئەوەندە ئەوە وەکوەیە ڕێک یعنی ناتوانین بڵێن وەکوەیە بەس دەزانی کە چ ڕەنگێکە و شوێنی دەچێت چونکە ئەمە هەموو ئەستێرەکان ڕایسئەچیشن و دیکلێنیشتمان هەیە کە ئەوە لۆکیشنەکەت پێشان دەدا کە چێن دەرە بەس سپێکترەل تایپەکە پێت دەرێ شوێنەکەی لەچێیە بزەبت ئەو گەڕەکەکەی لەچێیە و ڕەنگی چۆنە ئەوە لە ئێستا کە زۆر ناچینە سەر بەس ئەوەندە بزانن کە تایپەکەی جیتوریە چونکە ئەمە کە گەیشتنە سەر ئەستێرەکان ئەو وەختی خەریتەی ئاسمان دەخینین کودا بەشکرایە باش دەزانین ئەو جیتوریە لە چێ هاتیە ئەو سپێکترەل تایپی ئەمگۆ سپێکترەل تایپی خۆمان ناچی سپیتیە سپی بەس ئی ڕۆژ و ئەستێرەکان بەکاملی بس بيقطع يعني أفرنجكية بس أفرنجكية فوق أو كل شهر أنت عملاء لما تصير استنى نسير تسكو باشي دخيني أو بي أفاين جيم كسمي أكل هاتو بسر ما تسمعك أو كس أو كابراي كده دوزيا واسبة الفاي مكاني روجو أستير كاني دوزيا أو شقلي دانا أكل هاتو كتر ما تسمعك أو أورانجا بلو أمور رنجا كام باشو هل يتشان لوانا هل يتشان لا صفر ودس بيدك حتى نو يعني جي صفر مان هيا جي يك مان هيا جي دو مان هيا سي حتى نو أو دو ليرا سبكترال تايبا كي روش ليرا أول شيء الشيء كي أو شيء فيها كش ما بس دي ميان سكوينسا باش كخريطة كما ورقة إجعال دايرة أو بيدر ميان سكوينس إسا زور ناينا سر لبر أوي وتمان باشان داتينا سر خريطة أسمان أو كاتا أوي زور بدواني شكل بس إسا بس أوندي بزانن كا سبكترال تايبي روش جي دو ديا بس أوندي طب بارشي كي سر
تینەکان بەڕای بۆ هەموو تینەکانی خۆش دەبیێت دەبێت پەیوەندی بە تەلەسکۆپ نییە خۆ بە تەلەسکۆپیش ئەتو ناتوانیت هەموو تینەکان ببینی بە تەلەسکۆپیش ناتوانیت تینەکان ببینی کە ڕادیۆئەکتیڤە الراديشن كلها فيزبل لايت زورترا يعني الكترومagnetic لايت فازية تماشا نسبت مكان أما دو زورة المان هي باشا inner وقال outer باشا هروها بدرين إيشا أو إيش بدرين أتموت يكم شد كليرة تسبيلة كتينا كاني ناوا باشا أو تيناني كان تقدرين تيني ناوا يكم زار كور تسبيلة كور ناوكي روشا گەرمیەکی یەکجار زۆری هەیە چکە تەقینەوەکان لەوێندا ڕوو دەدەن لەناو کۆر نیوکلەر فیژن ڕوو دەدەن نیوکلەر فیژن چیە؟ هایدرۆجین دەگۆڕێتە بۆ هیلیۆم باشە؟ ئەو هایدرۆجینە دەدەینە سەرێ دوو سایکلمان هەیە کە لەناو ڕۆژ ڕوو دەدا هایدرۆجینەکە دەگۆڕێتە بۆ هیلیۆم ئەوە لە چێ ڕوو دەدا؟ لەناو ناو ئەگە برێ کۆر سلا ناو بدنا دبي بصاري كنيوكلر فيشن لناو كوب بدنا لأنزامي أو تقنوانا ولأنزامي كورالي هيدروجين لكو هيليوم تدرس دبي طاقة زور قبل باشا أو طاقة لقل طاقة دائم تدرس دبي كرمي أكا كان يلا بيتنا كرمي ولا أكا تاني طاقة وكرمية يقدر زور دولة دروستي لدواي كور أو تيني كلاسر كورا هيدرين راجبتر فوق أو هلنا وكي خويوتيا كور أو جرمية وطاقي هي داتا راديتيف زون تدكا بتشدار أو طاقة جرمية داتا تينكي سنخوي كأيشتيا convection zone تمام أول سيباشي إنرا كناو فوق كور سدكاتن نيوكلير فيشن كودا هيدروجين كان دغون لغو هيو طاقه وگرمي دروز دي داتا تينا كي سرخوين كراديتيف زونا ايش بهوي تشدانوا دي داتا convection zone convection zone او convection تانكين كده دسكان كواش سدكا convection أو شوينك كابين جرمي زورا دادا شوينك كجرميكي كم ترى سدكاتن توا جرمي أساوتيني ناوا توا convection zone أو تينيا كجرمي تيني ناوا لبو تيني دروا دباسيتا عشان يعني إيشي convection zone جرميا لبو تينكاني دي ساو تينكاني ناوا بس برسيان هي اللي تينكاني ناوا كوتسيلا ناوا دادا نيوكلير فيوجن نيوكلير فيوجن فديت ولا تمام إذا نيوكلير فيوجن نشيء بدأ لنأخذ هنا لنأخذ عملتي تديت أو كور كونفكشن يعني فوتوسفير ما غلط بشيء أو غلطانة ما كان طبعا بين السبت مكان درك سبيسيال هي لسبت ناوا تمام طبعا آخر هالكل يصبرها أم بقى صبرها كان تينا كاني درك أو تينا هالموقع لسه تينا كاني درك باش convection zone جديدة فوتوسفير أجل بين بناسة تدرين يكم تيني أتموسفيرا لا تينا كاني درك يعني يكم تيني دروي خورا تينا دروي كم تينا ناو كم فازر أو تينا
کە دەبینرێت تەنها ئەو چینەی دەبینین هاما ئێستا ئەوەی کە دەبینی چینی فۆتۆسفیرە چینەکان کە نابین گەرمیەکەی چەندە ئەو گەرمیە فۆتۆسفیرە ها نەک چینەکان کۆر زۆر 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 گەرم تەقینەوەکان لێناو چینەکانی کە گەرمە فۆتۆسفیر ئەوەندەی هەیە ئەو گەرمیەش بەشە کەلۆمە دێتون لەگەڵ تاقەکەی دوو چین لەسەر چینی فۆتۆسفیرە بەس ئەمە نایبینێ و کەچی لەسەریشی یەک لەوانە کرمۆسفیر ئەلیتەش کۆڕۆنا کرمۆسفیر لەگەڵ کۆڕۆنا باشە ئەوە چینی دووەمی چینەکانی دەرەوەی کۆرە کە دەکەویتە سەر فۆتۆسفیر بەڵام بەچاو نابینرێت کێنی دەتوانین ببینین ئیلا ئەگەر خۆرگیران بوویدە باشە لە کاتی خۆرگیرانی تەواو بە چ جۆرێک دەیبینی بە هێلێکی سوور یعنی ئەو هێلێکی سووری باریک دەبینرێ لە کاتی خۆرگیرانی تەواو ئەوە کرمۆسفیرەکەیە تابی لەسەر کۆرۆنا کۆرۆنا کۆتا چینە بە خۆر باشە بە چاو نابینرێتن ئەوها لە کاتی ئاسایی ئەویش تەنها لە کاتی خۆرگیران دەبینرێت بەس کۆرۆنا بە چ ڕەنگێک دەبینرێت بە هێلێکی باریکی سپی باشە کاتە لە چینەکانی دەرێ کە سێ چینە فۆتۆسفیر کرمۆسفیر کۆرۆنا ئەمە تەنها فۆتۆسفیرە دەبینین کرمۆسفیر و کۆرۆنا نابینین تەنها لە کاتی خۆرگیران دەبینین ئەویش خۆرگیرانێکی تەواو کرمۆسفیر بە هێلێکی سوور دەبینرێت کۆرۆنا بە هێلێکی سپی دەبینێت لەوانەیە جیاوازیش بێتۆرە نێوان کۆرۆنا و کرمۆسفیر یان پێناسە بێتەوە کەس پرسیاری هەیە لەسەر چینەکان ئاو چینە بەشی تکە بابن بەشەکان تێکەوە کە ئەو شتانەی کە ئەکتیڤیەکانی کە لەسەر ڕۆژ بوو دەدا ئەو دەدەچینە سەر پرۆتۆن پرۆتۆن سایکل و کاربۆن کاربۆن سایکل باشە هەندێک چالاکی هەیە لەسەر ڕۆژ بوو دەدا کە مستەفا و ئەو برادەرت ناوی چی بوو باسییان کرد پەڵەیە کە لەسەر خۆر دەبینێت ئەو پەڵانە لەسەر چینی فۆتۆسفیرەها لەسەر کرمۆسفیر و کۆرۆنا نیە ئەو شتانە لەسەر فۆتۆسفیر بوو پەڵەکە 11 ساڵ جارێک شوێنکۆیان دەگۆڕێت باشە وەکو ئەوەیە ئەتوو پەڵەیەک لەسەر دەستت هەریتن دوای ماوەیەک بەهۆی ئیلاج زۆر نامینێت دەستە شوێنی ئەو پەڵانێ سەوزۆی خۆر بەخۆی چیۆ بکەدە لەو شوێنە تەقینەوەکان زۆرن کە تەقینەوەکە زۆر بوو بواری کار مەغناتیسی لە بزار زۆر دەبێت باشە مەغنەتیس فیلد زۆر دەبێت هەر شتێک لە فیزیاوە مەغنەتیس فیلدی زۆر بوو کەواتە یعنی چی زۆرە بێجگەلەوە چی زۆرە چڕی چڕیەکەی زۆر زۆر دەبێت بەهۆی ئەو چڕیەوە هەرچی ڕووناکیە هەڵی دەنیشی ناهێریتم بستە دەرێ لەبەر هەندێک خۆی بەڕەش نیشان دەدا کە بڵاک بەدیشتان کە دەزان بڵاک بەدی پێناسێت هەر تەندێک کە چڕی زۆر بوو هەموو تیشکەکان هەڵدەنیشی ناهێری هیچ بستە دەرێ کە نەجۆ دەرێ خۆی بە ڕەش نیشان دەدا بەڵاش ئەینی شتە پەڵەکان ئەینی شتە ئەینی فکرەی بڵاک بەدیە بەس چێ بە بچووکی کە لەسەر ڕووی خۆر تەماشای ئەو پەڵانە بەس لەسەر ڕووی خۆر بوو نادەن لەسەر ئەستێرەکانی شتە ئەو پەڵانە ئەو دە 11 جارێک شوێنی خۆی دەبۆڕی مەبەستی چییە کە شوێنی خۆی دەبۆڕی چکە لێرە تەقینەوەکان خەڵاز دەبن نامینێ ئەو پەڵەیە نامینێ ئەو جارەی لە جێچکە بوو دەدا ئەو شوێنەش لە چاو دەوروبەری زۆر زۆر ساردە باشە
تساوي دوري بركة بوي كاتيني فوتوسفيرا أو شوية الساردة أو السان سبوت بين سرتي رومز أو أسنا أي لسرتيني فوتوسفير بودنا أجر تصوير شتير سبوشتان كزيج أو أجلاني وافرة دا أنا تعمل سولار فلير أواني وادس نوجودة تعمل رومز إن شاء الله بتوانم أو تصويرانا كانوا دلنا هم برونس هم سولار أوانش همور تقنية واري مغناطيسية دوستكا كأنزام برونس سولار فلير طاقة يقدر زور فدداكا نو بوشاي عندك جالش دقات الزمي أو أنا دقات الزمي كجيش تزمي أو عندك التلسكوب أسمه مكان كذا واتصالات كذا وعندك شيء زور بالنسبة للتوقيت الشمسي أورورا سمسري أو الشفق القطبي الشفق القطبي أو شفقة ذات لا ناوت الزور صار ده كان رودا ده لبر أوي باري من نفسكش دقات أوي زور دبيتن أنا هر أو رنقالية أو كذا بس يا يتخواروا بس سمسري أنا واحد نقدر أحسن أسأل سوي ودي مش بقولش كانوا رودا ده كانوا أو رنگەکان شەپۆڵەکان هەموو ڕەنگەکان دروست دەکەن و جارێکە زۆر توانەش ئەوەکە شێوەکەی گەربی بێنن لە ئوسترالیا هەیە قوتوەکان کوردەدا ئەگەر شوێنێک زۆر سارد بیتووە ئەو تیشکانش بیکاتێت دووبارە لەوێش کوردەداتن چکە شەر نییە ئیلا لە شوێنی بابرێ شوێنەکە سارد دەبێ ئەو تیشکانەش ئەوانەش گەیشت بس أنا بالنسبة يعني بالنسبة لي زور كم دقنا سوي ها أجر زور بقعته أو كيف تلسكوب كيلو بري سوي أو دستوش يعني أنا مثلا أو زور دقيقة زور نايقة على الشوكولاتة أو درمي أو الشوكولاتة كلا روجو درجتي تر همو ناقة سوي همو بقعته سوي هيك لتلسكوب كان ناتواني إشكال أو تلسكوب عليك دوري سوي أو إيش ذكر اتصالات أو شتاني كإستاش في اسمنا لقسم دجيرة هموي كيف ترى هم كيف تشيل كسب سلوانة هي هتبتينا سر نيكلار فيوجن أو أنا كبودة دا باتينا سر نيكلار فيوجن كابتاني بتبودة مصطفى قلت لي أستيرة جوركا كاربون نقلة أستيرة جوركا مصطفى لروج شودة دا بس قلت ما كينه كإيش تتمنى شيء جورا إيش تتمنى كثير وش ما كاربون سايكل وبروتون سايكل معناها بروتون سايكل معناها رجل كاربون سايكل أو دوي لاني بقدر يشتغلوا نقدر تعرفين يعني أنا بصالش كده دايخلينا قالنا نكلاريش أشتغل أو هردوشي لأنه استيرا هودا هم بروتون هم كاربون هردو سايكلكي تواوكر كواتا تواو استيركا جيش دا آلتا چي تمني تواو بونو كوتاي جيان لبرهنگ مصطفى كاربون لنا يقومانا كاربون لنا وروش هودا دا بس استانا كجيش تمني كوتاي أولا لنا يقومانا دا هاتا تو أقصد كقولت لا استيرا قولكا هودا دا بس إني أستيرا جورك لو أستيرا نك 8 وبروكوتاي دتيتر كاربون سايكل كذا سبيلك ما سكاي زيادة لي لأن الفيوجين ما زدورز دخل يعني بكم متل واشتان بالضبط باشا يعني هردوك يرودا دا تروج بيتسه هر أستيريك بي لنا يرودا دا بس لتمنك كتوا وادقات 8 كوتاي أو نيا برين والله كاربون لنا وروش هنادا إستا هنادا بس روش اگر بقعت التمنى كان كوتاي اوش لنا وبك وكو واجب لسرتا كاربون واجب نيا ماشا بس بروتون تبي في كونو واجب لسرتا سيا هيدروجينك
لەگەڵ هایدرۆجینەچکە یەکتر دەگری دیوتیرۆنیۆکمالۆ دروست دەکات لەگەڵ پۆز ئیلکترۆنەک لەگەڵ دیوترۆن دووبار دیوترۆنەک دێت لەگەڵ هایدرۆجینەچکە یەکی دەگری هیلیۆم 3 دروست دەکاتن لەگەڵ تیشکێکی گام ئەو جارە ئەو سێ دێت لەگەڵ یەک دەگری هایدرۆجین 4 دروست دەکات یعنی هیلیۆم بورن لەگەڵ هایدرۆجین هیلیۆم 4 دروست دەکات لەگەڵ هایدرۆجین باشە خطوەکان بەو جۆرەی دێت ئەمجا دوو هایدرۆجین یەکتر دەگرن ئیلکترۆنیان دروست دەکاتن و لەگەڵ پۆز ئیلکترۆنە و پاشە ئیلکترۆنۆ دێت لەگەڵ هایدرۆجینێک یەک دەگرێت هیلیۆم 3 دروست دەکات لەگەڵ گاما هیلیۆم 3 لەگەڵ ئیلکترۆنە یەک دەگرن هیلیۆم 4 دروست دەکات لەگەڵ هایدرۆجین باشە ئەو جارەی بریلیۆنم دروست دەکات لەگەڵ شتی گاما ئەوە بریلیۆنە باشە بریلیۆن لەگەڵ هایدرۆجینێک یەک دەگریتن دەبتە بریلیۆن 8 بریلیۆن 8یش دەبتە 2 هایدرۆجین یعنی هیلیۆم 2 هیلیۆم ئەو چارە چکە ئەمە مەبەستمان چێ لێرە هەموو هایدرۆجینەکان ببتە هیلیۆم لێرەش هیچ هایدرۆجینەک نەما هەموو بۆ هیلیۆم 4 تەوا ئەگەر نابا دووبارەکەینەوە بیکەین مەبەستمان چییە کە هەموو هایدرۆجین بگۆڕێت بۆ هیلیۆم کە هەموو هایدرۆجینەکان گۆڕان بوونە هیلیۆم کەواتە پرۆتۆن سایکڵەکەی تەواو کرد کە پرۆتۆن سایکڵ تەواو بوو دەبی تەحویل بی لە بۆ کاربۆن سایکڵ هەتا کاربۆن سایکڵ تەواو نەکاتە ئەستێرەکە ناگاتە تەمەنی مرتب هەر دەمینێ ئەوجا لەگەڵەوەش هەرچەندە دەرسینگۆنیە بەس لە بۆ زانیاری بکات لە سەتانۆهات لە ئەستێرەکانی ئاسمان لە جۆری باینەری یعنی چی؟ یعنی دوو ئەستێرەنە بە دوای یەکیدا دەچون هەندێک جار دەکە سێ ئەستێرەکە ئەویش لە دوامان دەچون ئەو دوو ئەستێرەیە باشە پرۆتۆن و کاربۆن سایکلی لە ناوتە یەکەچیان بۆ نمونە یەکەچیان کاربۆنەکەشی تەواو کرد دەیوێت بمری بەس برادەرەکەی کە لەگەڵی دەسوڕێتەوە ئەو هێشتا قاقەی زۆر مایە چ دەکات لۆی دەنێت شتی لۆ دەنێرێت هەتا جارە چیە ئەوەش دێتەوە سەر ژیانی خۆی هەتا وای لێ دێت دوایە هەردووچەند بێکەوە وەکو ئەوە کە مرۆڤێک پێویستی بە کلێیەکە بە شتێکە یەکێک دەیداتێ هەردووچیان دێشن ئەستێرەکانیش وان باینەری ئەستێرەکان ئەوانەی کە جۆلی باینەرین یعنی یەکەچیان لەگەڵدایە و دەسوڕێنەوە کە یەکەچیان بەرەو مردن دەچی ئەریت کە هێشتا مایتی لۆی دەنێرێت هەتا ئەویش جارش کە دەست بە ژیان دەکاتەوە پاشی هەردووچیان پێکەوە مەوادیان تەواو دەبێت و دەمشت برادەری باشن وانە لە بەشەر باشترن ئەمە دوو برادر هیچ نادەینەیە بەس ئەوان شتی دەدەنە یەک پرسیار هەیە بابا پرسیار هەیە بڕۆی ئەوە فڕستم هیچ واجب نییە تەنها ئەوانە واجبە باشە ئەو کاربۆن سایکڵ گوتمان هەو نییە تەنها لە بۆ فکرێک خۆتان چکە ئەمە ڕۆژمان نەک ئەستێ لە ڕۆژیش بەس پرۆتۆن کاربۆن ڕوودەداتە گوتمان کاربۆن بوونادا سەبەبەکەشی ئەوەیە چکە تەمەنەکەی جارێ بچووکە نەگەیشتە ئەو تەمەنەی کە شتەکانەکە دێنە سەر وینسلۆ خۆبزانم لە دەرسی ئۆپتیک سەرمۆ وینسلۆ باس چی دەکات wavelength بە intensity
Venüs دوش زيادة تتوسط بلاك بنغلاديش أو تسمى السودان كا هموش تهلا مشيو يتبونا كيف نادر هو أشلبر أوش كبار بتنسينا أو تاسورا Venüs دوش دليل دليلن دا ماكسيمام تي دكاتا أو كتسبب أشتاو زارا تتوسط بدأ قانوني Venus لو بدن بابا تي كبليجرميا بيتوانا دا غوري لگر ليشو شابو واتا اگر تم بليجرمي زور بو ليشو شابو كولترا عند تواني تناسي Venus لو بو قانوني كان كا هرچند بليجرمي زور بو ليشو شابو كولترا وقسمة شمان هيا أول كار سكيلا لنوال ريكنتو انتنسي أول لسر كام مرتبة اسمكا وكناسي ميرسي بابين يد بسياري بتوك لسر ونسلو حالكين حتى بزانين كوديتو باشا تازه بس ما في بدن کن بابا بدن نيجرمي فوتوسكوب يعني روش تنبو اگر تي اوندو لمداتن then Constanti bine seti. لمدا دكاكا او كل صوت نشتاو نو دارا دكما سالتو بسر تشتا تنصنانو سيانش كش بالسر لكن ميلش خاطر دا سيمها ت سيزي سيليزي نبي بتسكين تي سيمها سيليزيا دبيت كان بكينا كلفن أنا نذكر ده كلفن لبو أو ياساي هلايا باشا دار دبيت بكيا كلفن أجر أما بلاجرمية كم داتو بس سيليزي أتو تحويل كلفني ده كيس أو تلو قانوني ده أجر نذكر ده كلفن كاسا أو غلط دبيت باشا دكات سي صفر ده لمدا دكاتا صفر سارة دكتور سارة تو صفر ده أوا تريشة شطولي يشي بروفا كامش ريكوان ها بي أو قرمي كان يشي سيو أغلبو إنسانة شي طبيعي لو أنا يكت نخوش بي بليجر يكي جوازة كسرشكا من طاليتا بليجر مكي جوازة بتمنى بليجر من جوازة ببي بليجر مي ليش يخوض تتواني تريشة شطولة كرش بدوسة بس يا بليجر مي بس يزيا لبي بيكي كلفن أو دتل باشا كسر سيالي هي لو أنا شاف أمان ببيتوانوا لم داي بدم برم 11 نانومتريا تيتسندا أو زورة برسيالة شيء باشا يعني أنقول لهر برسيالة كده كينات هر برك لنا برسيالة كي وكتيا لم دايا بيا سيا هر شيء هر داري يكتشامكا نقول التاريخ يكتشامكا أو يكا فيمستا بيدوس كسر هي بدأت أول أمريكا نسخش أنا بسيارة هي بسيارة يلا بعد بسيارة جدا تك بسيارة بسيارة روشك خومام روشك خومام عندك بزور بسيارة مشكلة فهم مشتك ما بالنسبة لروشة تبي زور زاد كان هذه لسه روش كان تكترين أسئلة اللي معنا وروشة كمان